پڕۆژە خزمەتگوزاریەکان لە بواری ڕێگەوبان و ئاوەڕۆ لەلایەن بەشێک لە کۆمپانیاکانی وەبەرهێنان و نیشتەجێبوون لە گەڕەکەکانی شاری سلێمانی بەردەوامە بۆ خزمەتکردنی هاوڵاتیان. لە ئێستاشدا شەقامی 40 مەتری لە نێوان ڕاپەڕین بۆ قولەرەیسی لەسەر ئەرکی کۆمپانیای گۆیژە جێبەجێ دەکرێت و ئەندازیارانی پرۆژەکەش دەڵێن بە تەواوبوونی ئەو ڕێگەی لە داهاتوودا سوودی زۆر بە هاوڵاتیان دەگەیەنێت. شەقامە لەسەر ئەرکی کۆمپانیای گۆیژە جێبەجێ دەکرێت لە ئێستاە ئەوە ئەم شەقامەت 3 کیلۆمەترە 3000 مەترە 1500 مەتری جێبەجێ کراوە و تەواو کراوە قیرتاو کراوە 1500 مەتری کاری بڕین و پڕکردنەوەی بۆ کراوە و لە ئێستا خەریکی کاری تێکەڵەکردنین و لە ماوەیەکی کەمە ئیشەڵا تەواو ئەبێت و بەکۆی گشتی پرۆژەکە لە سایە هەشتای پرۆژەکە تەواو کراوە و بە گوژمەی نزیکەی 2 ملیار و 300 ملیۆن دینار وام پرۆژەیە تەنها شەقامەکە نییە ئاوەڕۆی لولەیی بۆ کراوە لە سەرەوانەیە لە مانتقی قولەریسیەوە یەتە خوارەوانی و هەمووی ڕەبت کراوە بە زانکۆی سلێمانیەوە ئەچێ بۆ چەمی قلیاسان لە قیتاوکردنی 3000 مەتر لە شەقامی 40 مەتری قولەرەیسی هەساوین بە قیرتاوکردنی چەند کۆڵانێک لە گەڕێکی ڕاپەڕین بە هەماهەنگی لەگەڵ سەرۆکی شارەوانی ڕاپەڕین. بەڕێوەبەری شارەوانی ڕاپەڕین دەڵێت جگە لەوەی کۆمپانیاکانی وەبەرهێنان هاوکاریانن لە جێبەجێکردنی بەشێک لە پرۆژە خزمەتگوزاریەکان هاوکات لە داهاتوویەکی نزیکیشدا لەسەر ڕاستپاردەی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم چەند پرۆژەیەکی ڕاکێشانی ئاو ئاوەڕۆ لە سنووری شارەوانی ڕاپەڕین جێبەجێ دەکرێت. هەندێک کۆمپانیا کە وەکو ئەرکێکی نیشتیمانی بەکارەکاڵ ساون جێی خۆیەتی ئێمە دەستخۆشی لە کۆمپانیای نەزمەنینکەین بەڕاستی زۆر کار ئاسانی بۆ کردین زۆر هاوکاری کردوین لە کۆنکریتکردنی لە قیرکردنی بەشێکی زۆر لە گەڕەکەکان نمونەیان زۆر بێ. هەروها پرۆژەکانمان لە مەجای وەبەرهێنانە بە هاوکاری کۆمپانیای قەیوان و کۆمپانیای میران پرۆژەی میرانستی کە هەر کۆمپانیای نەزمەنین سپۆنسەرەتی پرۆژەی ڕێگای بەرامبەر قلیاسان بۆ پرۆژەی میرانستی و بۆ پرۆژەی قەیوانستی کامە پرۆژەیەکی استراتیجیە ئیشەڵا بەم زوانە تەواوە بێسە لە کارکردنان جالی ئاو ئاوەڕۆشە ئێمە گەڕێکی سەو حەڤەکانمان هەیە ئێستا حالیەن دوو پرۆژەمان هەیە لە تەندەرینایە پرۆژەیەکان ئاوەڕۆی گەڕێکی سەو حەڤەکان هەروەها پرۆژەی ڕاکێشانی ئاوی گەڕێکی سینۆکان بە هیمەتی بەڕێز جێگری سەرۆکی حکوومەت و بەڕێبەراتی ئاوی سلێمانی کە ئیشەڵا بەم زوانە ئەوانی شەکرێنە تەندەرینە و ئیعلانی بۆ ئەکرێن. بە تەواوبوونی شەقامی 40 مەتری لە گەڕەکی ڕاپەڕین قولەرەیسی ئەوە لە داهاتوودا خزمەتێکی باش بە شۆفێران و هاوڵاتیان دەکات لەو سنوورەدا چونکە لە ئێستادا زیاتر لە 10,000 یەکەی نیشتەجێبوون لەو شوێنەدا دروست دەکرێت جگە لەبوونی چەندین کۆمپانیای دیکە هاوکات هەنگاوێکی باشیشە بۆ کەمکردنەوەی قەرەباڵغی لەسەر شەقامی تاسڵوجە سلەیمانی. هێمن کەمال، کوردسات نیوز، سلەیمانی.